خۆیان بێبەری دەکەن سکاڵاکار بن دژی شێروان شێروانی. ئەوان بەڵگەشت دەخەنە ڕوو کەنە وەزارەتەکەی نە هیچ کەسێکی سەر بە حکومەتی هەرێمی کوردستان سکاڵایان تۆمار کردبێت. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی دەڵێت سکاڵاکار داواکاری گشتیە، ئەماش بەڵگەکانە. ئەم سکاڵایە داواکاری گشتی تۆماری کردو و بەرزی کردوتەوە بەبێ هیچ دەدەخولێکی ئێمە یا بەبێ ئاگاداری ئێمە بە پێچەوانەوە ئێمە کە زانیمانە ئەم سکاڵای تۆمار کردو بەڕێوەبەری گشتیەکەمان چۆتە لای پێی و توە سەحبی کەرەوە بەڵام بە قسەی نەکردوین. ئەمە ئەو سکاڵایەیە کە لە شێروان شێروانی تۆمار کراوە. سکاڵاکار ئەندامێکی داواکاری گشتیە لە چاکسازی گەورانی هەولێر. داواکاری گشتیش هیچ پەیوەندیەکیان بە حکومەتی هەرێمی کوردستانەوە نییە، واتە حکومەتی هەرێمی کوردستان لەم سکاڵایە داواکار نییە. هۆکاری تۆمارکردنی سکاڵاکەیان بۆ ئەوە گەڕاندووەتەوە کە شێروان شێروانی پەنجەمۆری دوو کەسی ساختە کردووە. ئەو کەسانش پەنجەمۆریان ساختە کراوە خۆیان چوونەتە داواکاری گشتی و ڕایانگەاندووە ئەوە پەنجەمۆری ئەوان نییە و ئاگادار نین. ئەم پارێزەرە دەڵێت سکاڵاکاری داواکاری گشتی چاکسازیەکان و سکاڵاکاری داواکاری گشتی لایەنگری ئەو پارتەنین کە سەرۆکی حکومەت لایەنگریەتی. جەریمەیەک لە بەردەمی ڕووی داوە بە ئاگاداربوونی ئەو و کەسی ئەو کەسەش کە تاوانەکەی دەرحەق کراوە کە لە جاتیە واژۆکراوە مراجعاتی بە داواکاری گشتی کردووە کە ئەو حاڵەتە ڕووی داوە. بۆیە داواکاری گشتی ناچارە و فەرزە لەسەری یاسا لەسەری پێویست دەکات کە داوا بجوڵێنێ. ئەو دوو بەڕێزەی داواکاری گشتی ئەوەی کە چاکسازی گەوران و ئەوەی لە ناو دادگای تاوانیش ئامادە بووە سەر بەو پارتەنیە کە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ئینتیمای بۆی هەیە. بەپێی بە دۆراچوونێکی کوردستان 24 ئەو دادوەرەی داواکاری گشتی چاکسازی گەورانی هەولێر سکاڵای لەسەر شێروان تۆمار کردووە یەکێتیە و ئەو دادوەرش لە داواکاری گشتی مادەکەی لێگۆڕیوە سزاکەی تونتر بێت ئەویش هەر یەکێتیە. هەر بەپێی زانیاریەکان ئەو بەرپرسەی چاکسازی گەورانیش کە کەمتەرخەم بووە ئەویش یەکێتیە. ڕۆژمەساڵ کوردستان 24 هەولێر.